ئەوەی کە ڕەنگە تا یاسەرنی هێشت کەوتبێ یەکەم هاوکاری خێرخوازان بووە و بەڕاستیش ئیداری مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار بووە بەڵام ئەویش ناتوانێت بۆ من ئێستا ماگانە هەموو پارەی خۆبەخشەکان هەر ئەوانەیەن پاکی جمتێک چۆ لە بەشی چاندی مۆخی ئێسک هەر ئەوانەیەن ئەم دۆخەی کە بوونی هەیە لە شاری سلێمانی بە تایبەتی بۆ کەرتی شێرپەنجە هەمان دۆخ لە هەولێر و دۆخ بوونی هەیە من ئاگادارم کۆتا کۆبوونەوە کە لە وەزارەت کراوە ئەنجومەنی سنۆق نوێنەرانی ئەنجومەنی وەزیران لەوێ وجودیانە بۆ هیچ سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەتیش ئاگاداری دۆخەکە بوون و پێمان ڕاگەیاندون بەڵام هەموو ئەو گرفتانی من باسم کردو هەولێر و دۆخی شەی بووە من لە نەخۆشخانەی هیوا لە مانگی 11 ڕابردووەوانێ هیچ بڕەپارێک بۆ ئەو چەکانی کە بۆ کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی سرف کراوە بەکار هاتووە بۆ من سرف نەکراوە کە لە ئێستادا مانگ 11 پارەوە کە ئێستا 1.5 ملیار چەک لە نەخۆشخانەی هیوا لە ژووری حساباتەکە کەوتووە و هیچ جوابێکیش نەبووە و ئێمە کە هاتوینەتە سەر شاشە و کە داوامان کردو و کە هاوارمان هێناوە بۆ ڕای گشتی کاتێک بۆ کە بێ ئەمەل بووین لە هەموو ئەو لایەنانی کە داوامان لێ کردو و قسەمان هەبووە